لە بەردەوامی بەرنامەکەماندا سەرنج دەخەینە سەر پێشهاتە ئەمنیەکان لە هەرێمی کوردستانی عێراق کە بە پێی راپۆرتەکان سیستمی بەرگری هاوپەیمانی نێودەوڵەتی لانیکەم 8 فڕۆکەی بێفڕۆکەوانی لە ئاسمانی هەولێر تێکشکاندووە بۆ زانینی دوایین وردەکاری ئەم هێرشانە و دۆخی ئەمنی هەولێر دەچینە لای پایەمنێر دیار جەماڵ. دیار دوایین زانیاریەکان چین و هێرشەکان چه زەرەر و زیانێکیان بووە، هەروەها دوای ئەوەش بۆمان باس بکە کێڵگەی کۆرمۆر تووشی با بڵێن وتیان شەوی ڕابردوو کێڵگەکە بەهۆی مەترسی ئاسایشیەوە کارەکانی ڕایگیراوە. ئەمەوێ بزانم ئایا کارکردن هێشتا دەستی پێ کردووە؟ بەفرا و سڵاوت لێبێ دیارە لە بەرەبەیانی ئەمڕۆ 8 هێرشی درۆنی کرایە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان سەرجەم هێرشە درۆنیەکان لەلایەنی سیستەمی بەرگری هێزەکانی هاوپەیمانانەوە تێکشکێنرا و لێرە و لەوێ گروپە چەکدارەکان لە سۆشیال میدیا و بانگەشەی ئەوە دەکەن کە گوایە سیستەمی بەرگری هەولێر تێکشکێنراوە، بەڵام دیارە هێزە ئەمنیەکان و هەروەها ئیدارەی پارێزگای هەولێر ڕەتی دەکەنەوە کە سیستەمی بەرگری کارایە و هەر هێرشێکی موشکی بکرێتە سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دیارە بڵێن بەرپەرچەدانەوەی دەبێت سیستەمی بەرگری و هەروەها تێکیان دەشکێنن. ئەمێ باستەوە بکەم کە سەرۆکایەتی هەرێم ئەمڕۆ ئیدانەی ئەو کردەوە تێرۆریستیانەی کرد کە دەکرێنە سەر هەرێمی کوردستان بە گشتی و هەولێرش بە تایبەتی چووکە بە پێی ئامارێکی ڕێکخراوی CPT ئەمریکایی لە 174 هێرشەکان بۆ سەرخاکی هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بووە و دیارە هێرشەکان هیچیان هیچ زەرەر و زیانێکی گیانی و مادیان نەبووە، بەڵام ئەمەش ترس و دڵڕاوکێکی زۆری لەلای هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست کردووە و کاریگەری نەرێنی لەسەر ئابووری هەرێمی کوردستان هەبووە و ئەمێ باس لە کۆرمۆر بکەم. دیارە کۆرمۆر لە دوێنیەوە کارکردن لە کێڵگەی غازی کۆرمۆر لە سونی چەمچەماڵ لە سونی پارێزگای سلێمانی ڕاگیراوە بەهۆی ئەوەی کەم دەنگۆی ئەوە هەیە و هەروە زانیاری هەوڵگری هەیە لەوەی کە هێرش بکرێتە سەر کێڵگەی کۆرمۆر. بۆیە هێزە ئەمنیەکانی هەرێمی کوردستان و هێزەکانی دژە تیرۆری عێراق تەواوی ڕێوشێنی ئەمنیان گرتووەتە بەر بە پێ و زانیارانی کە دراون بە ئێمە دیارە هێرشەکان ویستویانە لە سنووری داقوقەوە بکرێت لە سونی پارێزگای کەرکووکەوە و هێزێکی زۆر لەو سنوورانەدا بڵاوی پێکراوە بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە هەر هێرشێک بکرێتە سەر کۆرمۆر. ئەمێ باس لەوەش بکەم کە هێزە ئەمنیەکان و هەروەها بەرپرسانی ئەو سنوورە توانیان هەر لە شەوی ڕابردوو تەواوی خەزانەکانی ناو کێڵگەی کۆرمۆر خاڵی بکرێت بۆ ئەوەی کە لە هەر ئەگەرێکدا کە کێڵگەی کۆرمۆر ڕوبەڕووی هێرش بوویەوە کە زەرورزیانی گیانی و مادی زۆری لێ نەکەوێتەوە. بە شێوەیەکی گشتی دۆخەکە دۆخێکی ئالۆزە، بەڵام ڕێوشێنی ئەمنی تون گیراوەتە بەر و حکوومەتی هەرێمی کوردستانش لە ئاسی باڵا داوای ڕاگررتنی هێرشەکانیان کردووە و داوایان کردووە کە هەرێمی کوردستان بەشێک نییە لەو جەنگەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا ڕوودەدات. ولی دیار براستیشی هەر جارە کۆڤێریشن ژویرەنگی چێ دەبن یەکسەر باندۆرێ لەسەر بنەسازیە هەرێما کوردستانی دەکەن. دیار جەمال پەیامنێر لە هەولێرێ گەلەکس پاس بۆ وێ راپۆرتێ.